لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1998 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم كمثل جنة بربوة أصابها وابل فآتت أكلها ضعفين فإن لم يصبها وابل فطل والله بما تعملون بصير. بەڕخۆشەویستان، لە نمونەی ڕابردوو یاخود لەوانەی ڕابردوو لە ئاەتی پێشتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا نمونەی لە ئەو کەسانە هێناوە کاتێکەوە ماڵەکانیان دەبەخشن بەڵام لە پێناوی ریایی دەبەخشن، نەک لە پێناوی ڕەزامەندی خوا و لە پێناوی پاداشتی قیامەت. لێرەشدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا نمونە دەینێتەوە لە بۆ ئەو کەسانی کەوا ماڵەکانیان دەبەخشن بەڵام ئەو جارێک لە بۆ کەسانێک کەوا بە ئیخلاسەوە لە پێناوی ڕەزامەندی خوای گەورە دەبەخشن. دەفەرمی نمونەی ئەو کەسانێکەوە ماڵەکانیان دەبەخشن بە مەبەستی ڕازیبوونی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا و تەثبیتە من ئەنفوسهم و هەروەها بە یەقینەوە یەقینیان هەیە بە وعدەی خوای گەورە بە پاداشتی خوای گەورە کەمەثەلی جەننەتین بڕەبوە، وەکو نمونەی باغێکەوە لە جێگایەکی بەرزبی ئەصابەها وابل، بارانێکی بەڕێژنەی لێ بدا فآتت أكلها ضعفين، ئەو باغە لە نەتیجەی ئەو بارانێکەوە لێیدایە ئاتت أكلها ضعفين، دووقاتی خۆی بەروبووم بدا. فإن لم يصبها وابل فطل، ئەگەر بارانێکی بەڕێژ نەش لێ نەدا بارانێکی نمنمە و کەمیش لێی بداوە هەر بەروبووم دەدا، بارانێکی نمنمە و کەمیش لێی بداوە هەر بەروبوومی دەبیتن. والله بما تعملون بصير. والله سبحانه وتعالى بەو کار و کردەوانەی کە دەیکەن بینایە، دەیبینی و ئاگادارە. بەڵێوە بانەی ئاەتەکە بە کورتی دەفەرمی نمونەی ئەو کەسانێکەوە ينفقون أموالهم، واتە ماڵەکانی خۆیان دەبەخشن. زۆر زانان دەفەرمون یەکەم شت کە لێوە دەژێت واتە ئەو کەسێکەوە دەبەخشی پێویستە ماڵی خۆی ببەخشی، ناکرێ ماڵی کەسێکی دیکە ببەخشی. چاکە و خێر و سەدەقە بە ماڵی غەیری خۆت ناکرێ، پێویستە ماڵی خۆت بی. ينفقون أموالهم، ئەوانەی کەوا ماڵی خۆیان دەبەخشن بەڵام لەسەر چ ئەساسێک دەبەخشن؟ ئیبتیغاء واتە تەلەبەن، لەو بەخشینێ تەلەبی چییە؟ مەبەستی مەرضاتی الله، مەبەستی بەدەستهێنانی ڕەزامەندی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالا، کەواتە بەڕاستی زۆر مهمە لەو یاخود بەو مەبەستەی دەبەخشی کەوا ڕەزامەندی ئەڵڵا بەدەستبینی. دیار بەدەستهێنانی ڕەزامەندی خوا سوبحانەهو وتەعالا ئەو پەڕی مەبەستە کەوا هەموو ئیمانداران لە هەموو کار و کردەوەکانیان مەبەستیان ڕەزامەندی خوابی سوبحانەهو وتەعالا. کەواتە غایە مەبەست لە ئیماندار لە هەموو کار و کردەوەکانی لە کەمترین شت هەتا وەکو بەخشینی ڕوحی مەبەستی ڕەزامەندی خوا بەدەستبینی. کەواتە ئەوانەش کاتێکەوە دەبەخشن لە پێناوی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا هیچ مەبەستێکی دیکەیان نییە، تەنها مەبەستیان ڕەزامەندی خوایە سوبحانەهو وتەعالا. هیچ مەبەستیان نییە خەڵک بیان بینی، هیچ مەبەستیان نییە خەڵک باسییان بکە، هیچ مەبەستیان نییە ئەو کەسێکەوە پێی دەبەخشی ڕۆژێک لە ڕۆژان بەهانات بێتەوە. نا، مەبەستیان إلا فقط لا نريد منكم جزاء ولا شكورا، وەکو لە سوورەتی الئینسان داهاتەیە. مەبەستیان سوپاسکردنیش نییە، مەبەستیان ئەوەی نییە کە خەڵکیش لێیان ڕازی بی. هەروەکو چەند جارێک بکە باس کرا کە دایکمان عایشە خوای لێ ڕازی بکاتێکەوە شتێکی دەبەخشی بەو کەسەی دەگوت کەوە
بڕۆ ئەو شتە ببەخشە و هەروەها تەماشاکە کەسی فەقیر چ دەڵێ کاتێک کە دەهاتەوە دەیگۆ وڵا ئەو شتەی توم بەخشی بە فلانە کەس و ئەویش ئەو دوعایی کرد دەیگۆ لەبەر ئەوەمە کە بزانم چی گوتیە تاوەکو هەمان دوعای لۆ بکەمەوە دوعایەکەی وی مقابل بە دوعای من بی ئەوجا بەخشین و سەدەقەکەم بمینێتەوە کەواتە نەبادا دوعایەکەی مقابل بەخشینی من بی چ دوعای کردی وەرە پێم بڵێ ئەمش هەمان دوعای لۆ دەکەمەوە دوعا مقابل بە دوعا بەخشینەکەشم هەر بمینێتەوە سبحان الله کەواتە بەو شێوەیە ئەوانەی کەوا ماڵەکانیان دەبەخشن فەقەت مەبەستیان بەدەستهێنانی ڕەزامەندی خوایە بەڕێزان پێویستە خۆمان یەکلا بکەینەوە خۆمان یەکلا بکەینەوە واتە ڕەنج بە خەسار نەچین وەکو نمونەی ڕابردوو وەکو بەردەڕەقەکە وەکو ئەو خۆڵەی کە لەسەری بوو بیبە نا پێویستە خۆت یەکلا بکەیەوە ئەو ماڵەی کە دەبەخشی فعلا نیەتت یەکلا بکەوە مەبەستت خوایە سبحانه وتعالى وتثبيتا من أنفسهم وتثبيتا من أنفسهم واتا وكزانان دفرمون لروانجي أوي دبخشيتن لروانجي أو دبخشي كهيس تردد دودلي وجماني نية لوعدي خواي جور سبحانه وتعالى بلكو صد لصد يا وعدكاني خواي جور بيراسته ودرسته واتك خواي جور دفرمي يكبح حفصة باداش الدموا لسر أو أساسا دبخشي أو لنوضلوا دروني تثبيته وتصديقه ويقينه بوعدكاني خواي جور سبحانه وتعالى يقينه بوعدكاني خواي كخواي أو باداش داتوا وتوش براستي نقطة كرينجا وكو پیغمبر صلى الله عليه وسلم لزور حديثا كاتك وباز لا أزر فاداشتي عبادتك دكاد فرمي إيمانا واحتسابا وكو بروجيبون وكو شونويش تراويح إيمانا واحتسابا إيمانا بإخلاص احتسابا للأجر كواتا ما بس رزامن دي خوايا وهروها ساورواني أو باداشتي كخوا وعدي بيدا يقولي يقيني بوعدي خواي جورها وتثبيتا من أنفسهم أو يقيني واي كردي الدلاراوتشي لدلو دروني نما كذا بخشي بيقيني ودا بخشي كوا يك بحفصته أو زاواي لزياتريش أو زاواي لزياتريش شون كبراستي عكسي أو ككاتك كسك أو يقينين أبو بثوابي خواي جورا يتل بخشين دودليها دلاراوتشي بوسي قونا بخشي كواعتبر غاستي أو زور هو التثبيت من أنفسهم كمثل جنة بربوة يتر نموني أوان خواي يقول دفرمي نموني أو كساني كواب بمبست رزامن دي خواو هرب بيت تردد بخشن نموني أوان وكو نموني باغي كبربوة لزيقاتش برز أوش إشارة كزانا دفرمي باشترين زيقا لبو أو كواب باغي ليدا مزلين زيقاتش برز بي جێگایکی بەرز بی لە هەموو لایەک ڕۆژ لێی بدا و هەروها ئەو بایە لە هەر لایەک دێتن تەئسیری بەسەریدا هەبی ئیتر کەمەثەلی جەنەتین بڕەبوە واتە ئەوە باشترین باغ ئەوەیە کەوا لە جێگایکی بەرز بی ئەصابەها وابل ئیتر ئەو باغا لەو جێگا بەرزە بارانی بە ڕێژنەی بەسەردا باریە فآتت أكلها ضعفين ئیتر لە نەتیجەی ئەو بارانە بە ڕێژنەی کەوا بەسەریدا باریە پاداشتەکەی یاخود بەروبوومی دێ ضعفەین دوو قاتی خۆی بەروبووم دەدا کەواتە دوو قاتی ئەو باغەی کەوا لە جێگای دیکە بیتن بەروبووم دەدا لەبەرەوەی جێگاکەی زۆر باشە بارانەکی باشی بەسەردا باریە دوو قاتی ئەوەی کەوا متەوەقع و چاڕوان کراوە پاداشت و یاخود بەروبووم دەدا فإن لم يصبها وابل فطل جێگاکەی هەندە باشە ئەگەر بارانی بەڕێژ نەشی لێ نەدا نمە بارانێکیشی لێ بدا ئەوەندەی بەسەکەوە بەروبووم بدا نمە بارانێکیشی لێ بدا ئەوەندەی بەسەکە بەروبووم بدا لەبەرەوەی جێگاکەی ئەو باغە زۆر باشە کەواتە نمونەی ئەو کەسەیەکەوە فعلا کە باغەکەی زۆر باشە واتە لە ئیمانێک یاخود لە دڵێکی پڕ لە ئیمانەوە دەبەخشی مەبەستی تەنها ڕەزامەندی خوایە جالویە ئەگەر بێت و بەخشینەکەشی زۆر نەبی وەکو بارانە زۆرەکە بەخشینێکی کەمیش بی مادام لە منتەلق و لە ڕوانگەی ئەو دڵ و دەروونەوە دەیبەخشی کەوا تەنها مەبەستی خوایە و ڕەزامەندی خوایە و لەو ڕوانگەیەوە دەبەخشی کەوای شەک و گومانی تێدانێ بە بەدەستهێنانی ئەزر و پاداشت لەو حاڵەتەی
خوای گەورە بەروبوومی هەر دەداتێ وەکو ئەو باغی کە جێگای باشە ئەگەر بارانی بەڕژ نەشی لێ نەدا نەمە بارانەچی لێ بدە ئەوەندە کافی لە بۆ ئەوەی بەروبوومیەکی باشی پێ ببەخشی پاداشتێکی باشی پێ ببەخشی لە ڕوانگەی ڕەزامەندی خوای گەورە و هەروەها لە ڕوانگەی ئەو کەوا هیچ شەک و گومانی لە ئەجر و پاداش نییە لەو ڕوانگەی و بەخشیتی والله بما تعملون بصير والله سبحانه وتعالى بەسیرە بینایە بەکار و کردەوەکانتان خوای گەورە بینایە و دەبینی و ئاگادارە لەسەر ڕوانگەیەک بەخشیتت لەسەر چ ئەساسێک دڵ و دەروونت چەندە یەقینی تێدایە چەندە تەڕەدودی تێدایە لە دوایەوە دەفەرمی نمونەیەشترمان لێ دەین تۆ خوای گەورە ئەیەوەد ئەحەدوکم ئەن تەکوونە لەه جەنەة من نەخیل وەئەعناب دیارە بە کورتی بەڕێزان ئەو نمونەیەش ئەوەیە کەوە خوای گەورە باز لەو شتانە دەکاتن کەوا خێر و سەدەقە بەتاڵ دەکاتەوە کار و کردەوەت بەتاڵ دەکاتەوە ئیتر نمونەکەی ئەوها دەینتەوە کەوا کەسێک ئاچێ لەنگۆ پێی خۆشە باغێکی هەبی ئەنواعی میوەجاتی تێدابی ئەنواعی داری تێدابیتن وەکو دەفەرمین نەخیل و عناب کەواتە خورمای تێدابی دار خورمای تێدابی و هەروەها ئەعنابیش تێدابی کەوا جەمعی عینەبە واتە ترەی تێدابی دار ترەی تێدابی تەجری من تحتیها الأنهار ڕووباریش بەژێر دارەکانیدا بڕوا واتە لە هیچ نوقسانی نەبی له فيها من كل الثمرات بێجگە لەو خورماوترەیە هەموو بەروبوومەتشی تێدابی چێ هەیە پێی خۆش نەبی بەڵام وأصابه الكبر پیری بەسەردادێ ئەو کەسە پیری بەسەردادێ وأصابه الكبر حتا وەکو گەنجە هەموو جوهودی خۆی لەو باغی سەرفکە ئەوجا پیری بەسەردابی وله ذرية ضعفاء پیر بووە و منداڵی ساواشی هەیە فأصابها إعصار لەو پیریەی کە بێتوانا بووە منداڵی شێشتە ساوایە ناتوان بەهانای بێن ئەوجا فأصابها إعصار إعصارێکی بەسەرداهات ئەو باغی واتە بایەکی توندی بەسەرداهات فيه نار ئاگری تێدا بوو بایەک بوو عەزابی تێدا بوو فاحترقت بەروبوومەکەی هەمووی سووتاند كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون ئابەو شێوەیە خوای گەورە ئاەتەکانتان لەبۆ بەیان دەکات تاوەکو تێبفکرن کەواتە چێلەنگۆ پێی خۆش نییە بەو شێوەی ئەو باغەی هەبیتن ئەو هەم بەروبوومەی تێدابی ئەو بە بەژێردارەکانیدا بڕوە هەم لە بۆ جوانی کە مەنزەرێکی جوان دەبەخشی هەم لە بۆ ئەوی کەوا مەزدەری ژیانە لە بۆ خۆی و لۆ باغەکەی هەموو بەروبوومێش تێدابی بەڵام لە کاتێکەوە زۆر پێی محتاجە لە بەرەوەی پیر بۆ تااقەتی نەمایە و ماڵ و منداڵیشی ساوە ئەو عەزابەی بێتە سەری ئەو بە تونند و گەرمەی بێتە سەری هەموو بەروبوومەکەی بستێنی لێردا کوزانان دەفەرموون نمونەکە ئەو هەیە کەسێک کردەوەی چاک دەکات دەبەخشی لە پێناوی خوا بەڵام کاتێکەوە زۆر محتاجە بەروبوومی ئەو بەخشینێ وەربگریتەوە کەنجین زۆر محتاجە بەروبوومی ئەو بەخشینێ وەربگریتەوە کاتێکەوە مردیە کاتێکەوە لە قیامەتە چاوەڕوانی پاداشتی ئەو بەروبوومەی دەکاتەوە لەوەی کەوا لە دنیا بەخشیتی با بڵێن بایەکی گەرمی بەسەرداهاتێ هەم بەروبوومەکەی سوتاندەیە ئەو باگەرمە ئەو ڕیایەیەکەوە کار و کردەوەکان دەسوتێنی ئەو باگەرمە ئەو منەتکردنەیەکەوە کار و کردەوە و سەدەقەکانی بە هەدەر دەدا و دەیسوتێنی کات بەڕاستی نمونەیەکی زۆر عەجیبە کو ئەو کەسێکەوە ئەو باغەی خزمەت کردێ و ئەو هەموو شتەی تێدا دامەزراندەیە بەڵام لەو کاتێکەوە پیر بووە بەنیازی ئەوەی لەبەری بحەسێتەوە ئەوجا ئەو باگەرمە هات و هەمووی سووتان بە هەمان شێوە بەڕاستی کەسێک کە کار و کردەوەی چاچی کردێ بە زاهیری بەڵام ڕیایی گرتیە ئەوجا لەو کاتە یان دواترێت چکە بەڕاست وەکو گوتمان ئینسان پێویستە ئاگادار نیەتەکەی بی لەو کاتێکە ئەنجامیدا و لە دوای ئەنجامدانیش پێویستە ڕیایی نەیگیری چونکە لە دوای ئەنجامدانش عینی دەیسووتێنی ئەو منەتەی کەوا لە دوای سەدەقە دەیکا عینی دەیسووتێنی کات پێویستە وەکو گوتمان و دەڵێنە پارێزگاری لەسەر کردەوە چاکاری بکە هەتا دەیگەێنتە قیامەت شتێکی وانەکە بەتاڵی بکاتەوە لەو کاتێکە لە ڕۆژ قیامەتێ بە هیوای ئەوەیە بەروبوومی کردەوەکان وەرگیتەوە تەمەشا دەکا بەو بایەی کەوا ئاگری تێدایە کە بریتە لە ڕیایی و هەروەها لە هەموو محبیتاتی عەمەل ئەوانەی کەوا کردەوە بەتاڵ دەکاتەوە کردەوەکانی هەمووی بەتاڵ چووە و
ئیتر ئەو پەڕی خەسارەتمەندی و ئەو پەڕی حەسرەتە کاتێکەوە ئینسان لە دوای کارکردن عامیلەتون ناسیبە تەسڵا نارن حامیە کار بکە و مادی بی بەرەو ئاگر بچی خوا پەنامان بدە کەواتە پێویستە ئاگادار بین کردەوەی چاک ئەنجام بدەین بە ئیخلاسەوە بە سەوابە و پارێزگاری لەسەر بکەین بە هیچ شێوەیەک شتێکی وای لێ نێتە جێ لە کاتی ئەنجامدانی و لە دواشی هەتا مردنێ کەوا کار و کردەوە چاکارمان بەتاڵ بکاتەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون